خۆشەویستانم لە یاری گەیمینگ وەزبێکی نوێی کورسی ئێستا بەردەستە بە براند یاری گەیمینگ بە ئەنواع واشکال شێوەی جیاواز ڕەنگی جیاواز نرخی جیاواز و خۆشم دانەیەک لەم کورسیانە بەکاردێنم کە بەجددی زۆر نەرمن و زۆر خۆشن وەرەتوانی بە سەعادە سەری دانیشی هەم کواڵەتەکەی هەم دیزاینەکەی و هەم ڕەنگەکانیشی زۆر جوانن و ئێستا بە ڕەنگی جیاواز بەردەستە بە شێوی جیاواز بەردەستە و زۆر کورسی مڕح و نازدارن جگە لە کورسی دەبێ باشتیش کە لە مێژە باسم نەکردو لاری گەیمینگ دەیان زۆری جیاوازیان هەیە ئەویش ئاکشن فیگەرەکانن بەڕاستی ئاکشن فیگەری هەرچی دەوێت لای ئەوان بەردەست دەکەوێت یاریەکانی کارکتەرەکانی پلەیستێشن دەوێت ئەکسبۆکس دەوێت دنیای نیتندۆ دەوێت گەیمینگت دەوێت بە قەبارەی بچووک یان گەورە دەوێت هەمووی لە یاری گەیمینگ بە نرخی زۆر گونجاو بەردەستە دەتوانن سەردانیان بکەن لە شاری هەولێرە شەقامی 6 مەتری یاخود دەتوان لە ڕێگەی ئۆنلاینەوە نامەیان بۆ بنێرن یان پەیوەندیان پێوە بکەن گەیاندنیان هەیە بۆ هەموو شار و شارۆچکانی هەرێمی کوردستان. سپاس بۆ یاری گەیمینگ بۆ سپۆنسەریکردنی ئەمەڵقەی پرۆگرامی 01 سڵاو ڕێز و خۆشەویستیم بینەران و بیسەران بەخێر بن بۆ ئەڵلقەی ژمارە 233 دووە ئەڵلقەی بەرنامەی 01 ژیری و پۆدکاستی 01 ژیری لە 2024 خۆم بە خۆشحاڵ دەزانم لە بەرواری 27 دوازدەی 2024 لەگەڵتانم ئەمڕۆ ئیدی کۆتایی 2024 لە بەرنامەی 01 ژیری باز دەکەم چەنداچش باز دەکەم بەڕاستی ئەمڕۆ یەکەمیان بگومان گەورەترین هەواڵی ئەم هەفتەیەمان دوو شتە کە هەردووشیان پەیوەندی بە GTA هەیە لە بەرەوەی کۆمپانیاکان ئێستا لە پشودان هەواڵێکی گەورە نیە جگە لە GTA 6 بەڵام پێویستە باسی چی بکەین باسی 2024 بکەم جا دیاری کە زۆرترین نمریان بەدەستهێناوە دیاری هەندێک یاری دیکەش کە دڵخوازم بوون دیاری کە خراپترین نمریان بەدەستهێناوە واروەها بێگومان لە ناوەڕاستا کۆتاییش باسی گەورەترین یاریەکان دەکەم کە لە 2025 دێن جا پێشتر ڤیدیۆیەک مەستری کردبوو بەڵام ئێستا یاری دیکەش لە گەیمەوەرز شاکەن ئەویش هاتۆتە ناو 2025 واتە بەرنامەیەکی خۆش دەی بەڕاستەکەی دەکرا بیکەمە سێ ڤیدیۆ جیاواز بەڵام من دەمەوێت 01 ژیری بەردەوام پڕ زانیاری بی و دەمەوێت هەر هەموو بینەرانی 01 ژیری بتوانم بە یەکجار سەیری هەموو بابەتەکان بکەن نەک بیکەمە چەند ڤیدیۆیەک کەوا لەوانەیە بەدڵتان نەبی بڵێن ژیر لەو کردەسان ڤیدیۆیەک یەک ڤیدیۆ هەر هەمووی ئۆکەی کاتان بە فیڕۆ نادەم تکا دەکەم دگمەی لایک سبسکرایب لەبیر نەکەن حەز دەکەم ئەویان بەلایکمی سەر و 3K لایکی بۆ بێ هیوادارم تکا دەکەم دگمەی لایک دابگرن با دەست پێ بکەین. بێگومان یاریمان نییە یاری گەورەمانی ئەم هەفتەیە بڵاو کرد یاخۆ هەفتەی داهاتوو بڵاو بکرێتەوە تاوەکو دەچینە ناو ساڵی نوێ بەڵام سەرتا لیکێکی نوێ ڕۆکستار چەند زانیارێکی نوێیان شاکرد کە لە ئۆنلاین بڵاو کراوەتەوە لە لیکە نوێیەکە زەرپێکردنە نوێیەکە چەند زانیارێکمان هەیە لەسەر یاری GTA ئۆنلاین کە پلان ڕۆکستار پێدەچوو پێشتر وا بە کەوا GTA ئۆنلاین لە بۆ GTA San Andreas وەروە چەند یاریشی پێشووی خۆیان زیاد بکەن پێشەوەی تەنیا لە بۆ یاری GTA 5 زیاد بکەن دەگەڕێتەوە بۆ ساڵی 2001 لەو کاتەوە بیرۆکەی GTA ئۆنلاینیان هەبووە بەڵام تەکنەلۆژیا ئامادە نەبووە بە تایبەتیش لەو دۆکیومنتانەی کە ئێستا دزەی پێکراوە لە ئۆنلاین بڵاو کراوەتەوە چەند کۆدێک نیشان دەدەکەوە ڕۆکستار ویستویەتی بە تایبەتی دیاری GTA San Andreas کە لەسەر پلەیستیشن 2 بڵاو کراوە پلانی هەبوو مۆدی ئۆنلاینێکی گەورەی بۆ دروست بکە یاخود شتێک بکەوە گەیمەران بتوانن بێکەوە لە یەک جیهان لە یەک نەخشەوەکو GTA ئۆنلاینی ئێستا یاری بکەن بەڵام ئەوگاتی تەکنەلۆژیا بێگومان پێشکەوتونەوە بۆ شێوازە ئینتەرنێت بۆ شێوازانە بۆ عقڵێتی خەڵکی بۆ شێوازانە بۆ کە ئۆنلاین وا گرینگە بۆیە نەیانتوانی وە ئەو کارە بکەن تاوەکو GTA 5 جا پێم خۆش بوو ئەنی پێم خۆش بوو هەواڵە بگوازمەوە لەبەر یەک چەند شتێک لەوەی کە ڕۆکستار دایمەن زووتر بیری لە شتەکان کردیتەوە بە تایبەتی لە ترێندە جیهانیەکان بۆیش ڕۆکستار ئەو ڕۆکستارێکەوە گەیمەران بەردەوام چاڕوانی نوێترین هەواڵی دەکەن و چاڕوانی نوێترین یاریشی دەکەن چونکە بەردەوام لە دەرەوەی بۆکسەکە بیر دەکەنەوە بەردەوام لە پێش کۆمپانیەکانی دیکەن لە شێوازیەوەی کە ترێندی یاریکردن بەرەو کوێ دەڕوە جا هیوادارم GTA 6 لەوە هەستە بیکەوە بمان باتە شوێنێکی دیکە لە دنیای ڤیدیۆ گەیم نەکەماشتی دووبارە بی جا قسەکردن لەسەر GTA 6 لەم هەفتەیە هەر قسەکردن لەسەر GTA 6 لەم هەفتەیە خەڵکی بیر و باوەڕیان وا بوو لە 27 دوازدە واتە ئەمڕۆ کە هەینیە ترەیلەری دووەمی GTA 6 بڵاو دەکرێتەوە بەهۆی ئەوەی چەند موامەرەیەکی بیردۆزەیی لە ئۆنلاین بڵاو کراوە conspiracy theory بڵاو کراوە لەسەرەوەی کە لەبەرەوەی لە ترەیلەری GTA 1 ئەوە GTA 6 ترەیلەری یەکەم لە تشکەی 27 ئۆتۆمبیلێک نیشان دەکە ڕقم 27 لەسرە و هەندێک بەڵگەی دیکەشیان وەکو سکرین شۆت و لێکدانەوە لە
ڤیددیوەکانی GTA ئۆنلاین ترەیلەری GTA ئۆنلاین ئەو دیڵسانی کە بڵاوکراوەتەوە هەمیان ئاماژە بە ژمارە 27 دەکەن و هەروەها ئەکتەری دەنجی مایکل لە یاری GTA 5 ئەویش یەک ڕۆژێک دوو ڕۆژ پێش ئێستا ئەویش نووسی 27 دیسمبەر و 5 ئەستێرەکەی دانا لە تویتەری ئیدی هەر هەموو بیر و باوەڕیان وابوو کەوا بڵێ ترەیلەری دووەم لە 27 مانگ بڵاو دەکرێتەوە لەبەر ڕۆکستار خۆی ئاماژە بە ژمارە 27 دەدا دەنجی مایکلیش لە ئۆنلاین یاخۆ لە تویتەری ئاماژەی بە 27 مانجی 12 کردووە واتە ترەیلەری دووەم لە 27 مانجی 12 دێ بێگومان هەر هەمووی دەنگۆ و کنسپیرسی تیۆری بوو واتە بیردۆزەی موامەرە بوو بەداخەوە ئێستا 27 مانگەوە هیچ ڕووی نەداوە بێگومان ترەیلەری GTA 6 نابینین مەحاڵە ببینیم چونکە ئەگەر سەیری پێشووی ڕۆکستار بکەین ئیدی ڕۆکستار عادەتەن لە ترەیلەری یەکەم وای کرد وێنەیەک بڵاو دەکاتەوە ئینجا ترەیلەر لە Red Dead Redemption 2 جوایان کرد وێنەیەکیان بڵاو کردەوە لۆگۆی ڕۆکستار بە سووری ئینجا ترەیلەری Red Dead بڵاو کراوە لە GTA 6 یەکەم ترەیلەر وایان کرد ترەیلەرێکیان بڵاو کردن نووسیان ترەیلەر 1 لە فلان تاریخ جا ئەشتا وێنەکە بڵاو نەکراوەتە چ جای ئەوەی چاوەڕوانی ترەیلەری دووەم بکەین بێگومان ئەم ساڵ 2024 ڕۆکستار هیچ قسەیەکی لەسەر GTA 6 نەکرد نە بە ترەیلەر نە بە وێنە هەرچەندە لە وێبسایتی خۆیان چەند دەنگۆیەک هەبووکەوە چەند وێنەیەک بڵاوکرانەوە کەەوە ڕۆکستار هەندێک وێنەی ئەپلۆدی وێبسایتی خۆی کردووە بەڵام ئەویشیان دیبانکران واتە فیک دەرچوون چەند کەسێک لە ئۆنلاین نەشتیان کردبوو واتە هەموو خەڵکی چاوەڕوانی بێگومانەوەنە کە ڕۆکستار جوڵێک کە شتێک بڵاو بکاتەوە بەڵام 27 دوازدە یعنی ئەگەر ڕۆکستار بیکرد بە دەبێت تاوە کوستا بیکرد بە بۆش دەبێت چاومان لە 2025 بێ جا ئەگەر یاریەکە دو نەخرێت لە بۆ 2026 بێگومانە 2025 زۆرترین شت لەسەر GTA 6 دەزانین چکە دی لەو ساڵە بڵاو دەکرێتەوە یعنی هیچ مەزاری تێدانە هەر قسەکردن لەسەر ئەوەی کە دوا دەخرێ خود دوا ناخرێ یەکێ لە ئەکتەرانی پێشووی بەناوی ئەکتەرانی پێشووی یاری GTA 5 بەناوی ڕێیگیل کە ڤۆیس ئاکتینگی کردووەتە نواندنی دەنجی کردووە لە بۆ یاریەکەی و لە Red Dead Redemption 2 بەشداری کردووە لە چاپێکەوتنێکی لەگەڵ وێبسایتی چەکت TV ڕایگەیان دەڵێ هیچ کاتێک بەقەدر ئەوەی دڵخۆش نەبوو کە لە ڕۆکستار کاری کردووە و زۆر شتیش هەیە دەیەوێت قسەی لەسەر بکە بەڵام ناتوانێ و پێشی وایە ڕۆکستار ئەو یاری کە بڵاوی دەکاتەوە بەستی GTA 6 لە 2025 یان 26 شتێکی سەرنجاچێش دەبێت و چاوەڕوان بن لە بۆ زانیاری نوێ بێگومان ئەو کەسە لەوانەیە هەنەر زانی GTA 6 کەی بڵاو دەکرێتەوە بە بەرواری فەرمی جگەلەوەی هەمومان دەزانێت 2025 چکە ڕۆکستار بە کەس ناڵێ یاخودەکە پێشیان بڵێ بشزانن NDA تۆ واژۆن کردەوە واتە ڕێککەوتنی واژۆ کردەوە کە نابێت سێ بکەن ئەگەران دەکەونە دادگا شتانم NDA شتێکی بەناوبانگە لە دنیای ڤیدیۆگەیم و فیلمەکان دنیای ئینترتێنمنت کە نابێت قسە بکەن مەگەر ڕۆکستار خۆی بیوێ قسە بکەن جا ئەو برادرە دەڵێت 2025 واتە ئەگەری هەیە بە قسەکانی ویبی ئەگەری هەیە یاریەکە دوا بخرێ بۆ 2026 و ئێمەش پێمان وایە یاریەکە دوا دەخرێ بۆ 2026 لەبەرەوەی ئەگە سەیریی پێشتر یاریەکانی ڕۆکستار بکەین یەک یاری ڕۆکستارمان نییە لە وادەی خۆی بڵاو کراوەتەوە جگە لە GTA San Andreas هەر هەمویان بە مانگیش بێ هەردواخراون لەو تاریخێکەوە ئاشکرا کراوە جا مشکلەکەمان چیە مشکلەکەمانەوە تاریخەکە نازانی تانیان نەزانین 2025 و لە مانجی 9 لە بۆ 12 واتە لە پاییزی 2025 لەبەرەوەی فەرمی و ڕۆکستار ڕایگەیاندێ دوعادەخرێ خودنام ئاماژەکان هەر هەمووی بۆ ئەوەنە کە ڕۆکستار لەوانەیە بەروارەکە ئاشانەکە تا 200 لەبەرەوەی لەوانێ خۆشیان نەزانن هێشتا دەیتێکیان بە تەواوەتی هەڵنەبژاردووە بەروارێکیان هەڵنەبژاردووە کە یاریەکە تێدا بڵاو بکرێتەوە چکە لە هەفتەی ڕابردوو سەرۆکی کۆمپانیای تێک تو لە مقابلەی یوتیوبەرێکی زۆر نابەناوبانجیش تەنیا 100,000 سابسکرایبێکی هەبوو کە پێم سەیر بوو مقابلەیەکی چەندزاچێکی ئەنجام دا چەند شتێکی باس کرد یەک لە شتەکانەوە بووکەوە بێکمان باسی GTA 6 نەکرد بەڵام یەک لە شتەکانەوە بوو لەسەر GTA 6 وتی ئەنەک GTA 6 هەموو یاریەکمان دەمانەوێ ئاخیر دەرەجە ئیبداعی تێدابی داهێنانی تێدابی و بیرمان لەسەر ئەوە نییە کە یاریەکە بە زووترین کار بڵاوکەینەوە تەنیا دەمانەوێت کە یاریەکە بڵاو دەکرێتەوە باشترین ڤێژنی یاریەکە بی و زۆرترین کۆپیشی لێ بفرۆشێ لەبەرەوەی بڵێن باشترین ڤێژنی یاریەکەیە نەک لەبەرەوەی بڵێن GTA 6 و تێمە دەتوانین یاریەکانی خۆمان ساڵانە بڵاوکەینەوە بەڵام دەمانەوێت کاتێکی زۆر بە کۆمپانیا و ستودیۆکانمان بدەین ئیبداعی نوێ تاقی بکەنەوە وابکە یاریەکە بۆ سەدین ساڵ بمێنێتەوە ئەوە نوێترین و دوایین زانیاریەکان GTA 6 لە 2024 مەگەر ڕۆکستار ئەم شەو یان سبەی یان تایەکی مانگ حرەکەی بکە ئەو کاتی من ڤیدیۆ بێگومان لەسەر دەکەم بەڵام وەکو خۆم پێشبینی خۆم باوەڕ ناکەم تازە ڕۆکستار هیچ شتێ بڵاو کاتەوە ئەم ساڵ لەوانەشە هەڵە بم لەوانەشە ڕاست بم میهیم چاومان لەسەرە هەر شتێکە بۆ ئاگادارتان دەکەمەوە
ئۆکەی ئێستاش کاتی چییە؟ باشترین دیاری 2024 بە پێی وەبسایتی مێتاکریتیک بێواتە بە پێی نمرە بێ کە نمرەکانی وەگرتووە لە ژمارە یەک کە زۆرترین نمرێ وەرگرتووە یاری یاخود DLC یاری ئەلن ڕینگ شادۆ ئۆف دی ئێرتریە بە نمرەی 94% لە مێتاکریتیک ڕەخنەگران پێیان وایە یەکێکە لە گەورترین یاریەکانی ئەم DLC و سلاش یاری ئەو ساڵ چکە دەبێت ئەلدڕینگت هەبێ و دەبێت زۆر باشی ئەلدڕینگت بڕبێن دەتوان دەست بەم DLC بگەم وەکو یاری و لە دەرەجەش هەر وەکو هەمان شتە ئەوێ ئاسترۆبۆتە کە 94% هەیە و یاری خەڵاتی ساڵیشی بردووە لای منیش بێگومان پێم وایە دڵخوازترین و باشترین یاری ساڵیشمە بۆ ئەم ساڵ ئاسترۆبۆت سەلماندیکەوە تیمێکی بچووک لە پلەیستیشن دەتوانن کاری گەورە ئەنجام بدەن نەک لە بەرەوەی کە یاریەکەیان زەبەلا ها بەڵکو کاری ئەوە ئەنجام دەن کەەوە یاریەکە چێژی هەیە لە سەرەتا تا کۆتایی چێژ لەو یاریە وەردەگری و پێشم وایە گەر پلەیستیشن 5 هەیە گونا هەم یاری تاقی نەکەیتەوە لە ژمارە سێ یاری مێرەفۆر ریفانتازیۆ بە نمرەی 94% وە کاندیدی خەڵاتی یاری ساڵیش بوو ئەو یاری پێشوازێکی گەورەی لە جیهان لێکرێ لەوانەیە لە ستایلی من نەبێ و لە ستایلی تۆ نەبێ بەڵام نمرەی زۆر بەرزی بەدەستێناوە کە 94% لە ژمارە 4 یاری فاینال فانتەسی 7 ریبرثە بە نمرەی 92% کام یاریە دەڵێن یەکێکە لە گەورەترین یاریەکانی ئەم ساڵ من نەم کردووە بەڵام حەز دەکەم بیکەم چێ کردێتی لە کۆمنت بینوسیم ژمارە 5 بە پێی مێتاکریتیک وەکو باشترین یاری ساڵ یاری سڵی دە پرنسس دە پریستین کەتە بە نمرەی 92% کە یاریی زۆر گەورە نییە وەکو تریپل ئەیوانە بەڵام گەیمەرێکی زۆر بەدڵ یانە یەک لەبەر ستایلەکەی دوو لەبەر چیرۆکەی سێژ لەبەر ئەو میکانیک و سەرنجاشێکە بەکاری هێناوە ژمارە 6 کە بەڕاستی من حەز دەکەم ئەنجامی بدەم یاری نەک یاری دەتوانین بڵێن یاریەکە بە ناوی UFO 50 91 لە ساتی وەرگرتووە بەڵام ئەمە یاری نییە بەڵکو کۆلێکشنێک لە یاریە لەسەر کۆمپانیایە کەوا مێژوێکی فەیکی هەیە مەبەستن چیە بۆ نمونە لەم یاریە دەیان یاری بچووکی ڕێترۆ وەردەگری کە هەر یەکیان وا دیزاین کرا وا دروست کراون کە سەر بە و کۆمپانیایانە کە لە ڕابرد دروستیان کردیا بەڵام ڕابرد دروستیان نەکردیا تەنیا وانیشان دەدەن کە کاتی خۆی زۆر یاریان دروست کردیا بۆش ئامەزر هەندێک یاری تێدا دەڵێ مە بەشی یەکەمی تێ بە بەشی دووەمی تێ لە چەند ساڵێکی داهاتوو دروست کراوە بەڵام هەمووی فەیکە بەڵام لەگەڵەوەش یاریەکان زۆر بەچێژن و 91 لە سەدیشی هەیە بەڕاستی زۆر حەز دەکەم منەوە یاری تاقیمەوە بەڵام کاتم نەبووە دەستم پێی بگات ژمارە 7 وەکو باشترین یاری ساڵ بە پێی مێتاکریتیک بێ ئانەمەڵ وێڵە لە 91% هەیە یاریشی ئیندی بچووکە کە یوتیوبەرێک بڵاوی کردەوە بەڕاستی ئەم یاریە من کردم لەسەر پلەیستیشن 5 لەبەرەوەی دەرگای پلەیستیشن پلاس بەردەست بوو یاریی ئاسان نییە لەبەرەوەی مەتەڵەکانی زۆر قورسە هەڵهێنانی بەڵام یاریی زۆر داهێنانی کردووە لە ڕوویەوەی کە پلاتفۆرمەرە لە هەمان کات دەمێشکت بەکاربێنی بێ ئەوەی یەک هیوار سەکردی تێداوێت یاریی دیکە کە من نەم کردووە بەڵام حەز دەکەم ئەنجام بدەم ئەویش یاری ساتیسفاکتۆری لە ژمارە 8 بە نمرەی 91% کە من زۆر حەزم یاری سیمولیشنەکانە ئەمەش یاریی سەرنجاکێشی مەڵتی پلانێتی فرە هەزارەی سیمولیشنە ستایلی منە چاوەڕانم کاتێک دۆزمەوەم یاریە بکەم ژمارە 9 یاری بڵاترۆ یاریە کارتەکە کە پێمان سەیر بوو کاندیدی یاری ساڵ کراوە بەڕاستی من لەبەرەوەی کاندیدی یاری ساڵ کرا من یاریەکەم کرد لەسەر مۆبایل کڕین لەبەرەوەی یاریەکە کاندیدی ساڵ کرا من یاریەکەم کرد لەسەر مۆبایل و لەسەر پلەیستیشنش کردن لەسەر مۆبایل بە $10 لەسەر پلەیستیشنیش بە $5 بوو $25 بەو یاریەدا یاریی سینگل پلێیەرە پێویستی بە ئینتەرنێت دیە بۆ ئەنجامدانی یاریەکە یاریی کارت گەیمی پۆکەرە بەڵام بە شێوەی بۆس فایتە کە ناتوان وەسف بکەم بەڵام یاریەکە کە زۆر ئیدمانکارە ئەدیکتیڤە و من لەوانەیە زیاتر لە 20 ساعت مەسەبەر بی لەوانەیە لە 3 ڕۆژ ڕابردوو تاو ئیدمانی کردیمە لەسەر مۆبایل دەیکەم لەسەر ئایپاد دەیکەم لەسەر پلەیستیشن دەیکەم بەڕاستی یاریی کاردی زۆر ناوازەیە نمرەی 90% هەیە یەکێکە لێ گەورەترین یەکێکە لە باشترین یاریەکانی ئەم ساڵ بەڕاستی من کردومە و ئەم یاریە تەنیا لەلایەن یەک کەسیشەوە دروست کراوە کە دڵخۆشم ئێستا بوویتە ملیۆنێر لە ژمارەدا مێتاکریتیک یاری The Last of Us Part 2 ریماستەرتیاندانە بە نمرەی 90% کە جگە سوپرایز نییە لەبەرەوەی Last of Us Part 2 خۆی نمرێکی زۆر بەرزیە بۆ ریماستەرەکەشی بە ماشەوە نمرێکی بەرزی هەیە ئەمانە مێتاکریتیک بوون بەڵام جگە لە مێتاکریتیک چەندین یاری دیکەش ئەم ساڵ بڵاوکرانەوە کە لە 2024 گەیمەرێکی زۆر لە جیهان باسی کرد و من لە بەرنامە زۆر باسم کردوون بۆیش بۆ وەبرهێنانیشی بچووک هەندێک یاریتان بۆ باس دەکەم کە ئەم ساڵ بڵاوکراینەوە و یاری باشن هەر هەمووشیان شایان تاقیکردنەوەن یاری Warhammer 40K Space Marine 2 کە من کاتم نەبوو ئەم ساڵ تاقیکەمەوە بەڵام بێچێ لە جوانترین یاریەکانی ئەم ساڵ دادەندرێەوە گەیمەرێکی زۆر عاشقی خۆی کردووە و دڵن یاریەکە بە پێ ریڤیوەکان دڵن یاریەکە زۆر ناوازەیە تێکن هەشت کە من تاقیم کردوەتەوە یەکێکە لە یاری هەر ناوازەکانی سەتوانم بڵێم لە دوای تێکن 5ەوە 6 و 7 بەو شێوەیە پڕ نەبوو بەڵام تێکن هەشت بەڕاستی یاریی پڕە
هەرگەر عاشقی تێکم بی وەکو من لە منداڵیەوە مەسەن تێکنە کۆنەکانت کردووە یاخود مثلن دڵخوازتن یاری تێکن دوو تێکن سێ بووبی لە زنجیرەکە ئەوە ڕێک لەو ستایلەیە کەوا هەموو شتێکت پێدەدا نزیکە 20 ساڵێکە یاریی وە تێکنمانێت کە هەموو شتێکی تێدا لە جیهانی تێکن و لە هەمان کات دەستایلەکان جوانە باگراوەندەکان جوانە کاراکتەرەکان جوانن مۆدیلی کاراکتەرەکان و تریدیەکانیان جوانە و گەیم پلەیەکەشی زۆر ریسپانداوە تا کاتی دوگمێکدا دەگەی زۆر بە خێرایی کاراکتەرەکەدا حرەکەی دەکات کە دەتەوێت و کاراکتەرەکانی هەڵیان بژاردووە جلو بەرگ و ستایل و دمو چاویان و گرافیک و باگراوە هەمووی پرفێکتە لە بۆ یاریشی تێکن یاری ستێرل بڵید منێشە تاوام نەکردووە بەڵام بەشش زۆرم کردیا و وعدشمدا لەمە یەک دەفتەرەبی تاواویکەم سێ بڵید یەکێکە لە باشترین یاریەکانی ئەم ساڵ و شایەن تاقیکردنەوەی تقریباً ئەگەر کەیفت بە یاریەکانی ستایلی پلیستیشن 2 دێک کە یاریە خەیاڵە زانستیەکان بوو یاری ئەکشن ئەدڤێنچەرەکان بوو مەسەلەن لە بیدایەتەوە تا ئاخیری یاریەکەی دەزانی دەبیت چ بکەیت مەسە چشتدانیە بەناوی ئەوەی کەوا نازانم لەبی چ بکەم ئۆکەی شتەکە دیارە دەبیت چ بکەیت و مەرحەلەکان دیارە دەبیت چ بکەیت و ئۆپن وۆڵد نییە و لینیەرە شتەکان هەر هەمووی تەواوی عین سەرنجت لەسەر بابەتەکانە نەک بەشتی بێمانە و لاوەچی مەشغوڵت بکە و لە هەماندا کۆمبات و گەیمپڵی و کاراکتەرەکەش زۆر سەرنجاکێشە کە دروستکردنی کاراکتەری سەرنجاکێش ئێستا نازانم بەوێ لە جیهان ستێرل بڵید شاید تاخیرنەوە بە بەڕامینەکە پلیستیشن 5 هەیە پەسیفیک درایڤ بەڕاستی ئەو یاریەم نەکردووە بەڵام چاوەڕێم لە ڕێگەی پلس و ئەوانە وەری بگرم کە یارێکی مانەوە لە ژیانە واتە سڤایڤڵە بەڵام مانەوە لە ژیانەکەت پێویستە ئۆتۆمبیلەکەی خۆت بە بەردەوامی ئەپگرێد بکەیت تایەکانی بگۆڕی سوکانە سرعەتە لەبەرەوەی تۆ بەرداوامە ئۆتۆمبیلەکەی خۆتی یاخود زۆربەی کاتە ئۆتۆمبیلەکەی خۆتی دەبێت گەشت بە جیهانێک بکەیتەوە بەردەوام ڕێگریت لێ دەکە ئۆتۆمبیلەکەت ناتوانێت سەردانی بکە لەگەڵە بەش چیرۆکێکی خەیاڵی زانستی نیمچە ترسناکی تێدایە کە پێدەوترێت یاری کۆزی واتە دادەنیشیت و جەوێکی خۆش لە بۆ دروست دەکە و زۆر مێشکتبانی ناکەوت تەنیا چێژ یاریەکە وەردەگری هیوادارم ئەو یاری بێتە سەپڵاس تاقی بکەمەوە ئەگەر کەفتان بە یاری ترسناکیش دێ یاری دی ئاوتلاست ترایل ئەم ساڵ بڵاوکرایەوە ترایلز کە یارێکی ئاوتلاستە ترسناکە بەڵام بەشەی مەڵتیپلەیەرە ڕیڤیۆکانی لە بۆی زۆر باشم بە تایبەتی ئێستا زۆر بە کێشەکانی چارسەکراوە یارێکی دیکەش کە چاوەڕێمە بێتە سە پلس و ئەوانە چکە من نەمکردووە یاری ئیندیکەیە پێمای مامە هەمە بە لایڤ کردیەوە کە یارێکی ئاینی کریسیانیە و لە هەمان کاتدا ڕوبەڕووبوونەوەی شەیتان و ئەهریمەن و خراپە و گوناح و تاوانەکانە یارێکی دیکەش نەم کردووە بەڵام هەر حەز دەکەم تاقیکەمەوە ئەویش یاری دراگن ئەیج دە ڤایل گاردە یاریی نوێی ئێ و بایوێرە بەڕاستی ریڤیوەکان لە بۆی زۆر پێشوازی لێکراو بوون لەگەڵەوەی هەندێک کێشیان هەیە بەڵام دەڤێل گاردە تقریبا ستایلی گادۆڤاری یەک و دوو سێی کلاسیکتان بێتە پێشچوی بەڵام بە شێوی تاو فانتەسی و سیستمی RPG بەقوەتر دەبێت مەقسەد لە گادۆڤارەکە مەقسەد لە کامێرە و هاکن سلاش و شتەکانە بەڵام یارەکە تاو RPG و هەڵبژاردننی کاراکتەر و دروستکردنی کاراکتەر و ئەو ستات و پوینتانی کە بە کاراکتەرەکە دەدەی هەر هەمووی پەیوەندی ڕاستە خۆی بە گەیم پلەیەکەتەوە دەبێت یارێکی دیکە کە کڕیومە بەڵام هێشتا کات نەبووە بیکەم یاری کرۆ کەنتریە کرۆ کەنتری یارێکی نوێیە بەڵام بە ستایلی کلاسیکی ڕێترۆ دروستکراوە یارێکی کۆزیە ئۆکە یارێکی مینتە ترسناکە تاوا ترسناک داڵ مینتە ترسناکی پیکسلی ئەو یاریەکەوە بەڕاستی پێویستە بیکەم ئۆکەی زۆر حەز و ستایل یاریە و ئەم ساڵ یاری Call of Duty Black Ops 6 بڵاوکرایەوە کە پێم وابوو یەکێ بوو لە من یارەکەم تەواو کرد یەکێ بوو لە بەهێزترین یاریەکانی Call of Duty ئەم ساڵ یەک لە باشترین یاریەکانی Call of Duty تاوەکو ئێستا کردومە یەکێکە لەوان باشترین نیە بەڵام یەکێکە لەوان وەدەتوانم بڵێم لە 2019ەوە چیرۆکی Call of Duty بەو شێوازەمان نەبینی بوو جگەلەوەش ئیبداعێکی گەورەشی تێدا بوو یاخود نەک ئیبداع لە بۆ Call of Duty ئیبداع بوو بەڕاستی کە هەندێک دیمەنی ترسناک و نیمچە ترسناکیان تێکرد بوو لە بۆ یاریی بلاک ئۆپس لە کۆلد وۆڕی هەندێک شتێدا شازی بەڵام ئەوجارە بەڕاستی شخۆی کرد بەڕاستی دیمەنەکان مەرحەلەکان هەر هەمووی زەبەلاح و گەورە و پڕچێژ و گەرچی چیرۆکەی لەوانەیە بەو شێوەیە نەبووبی بەڵام شاین تاخیرنەوە سەزەکە لە مێژە Call of Duty نەکردی بەکو چیرۆک ئەمە یەکە لە Call of Duty هەر باشەکان بلاک میث ووکۆنگ یەکێک لە یاری هەر گەورەکان و پێشوازی لێکراوەکانی ئەم ساڵ تاوام نەکردووە لەبەرەوەی پێم تاوا ناکرێ لەبەرەوەی نامێت کاتی خۆمی لێ بەس کاتم نییە کاتی لی بە زایاب دەم یەک ساعت خەریکی یەک بۆسی بم بەڵام بەڕاستی یاریەکە کە ئینکاری ناکرێت لەسەرەوەی کە بڵێم خراپە لە یاریەکە خراپ نییە بەڵام پێم وابی کێشەی باڵانسی هەیە لەگەڵەوەش چێش بەخشە بەڵام گەیمەران ئەو یاریە مەکڕن ئەگەر هەستان لە یاری قورس نییە چونکە لەوانەیە یەک ساعت دو ساعت بێک بۆسیەوە ماندووبی یاریەکە دابنێ ڕۆژێکی دیکە هەفتەیەکی دیکە بێتەوە سەری لەو زۆر یاریان نییە کەەوە تەنیا دەڕۆی ناڕۆیت ڕادەوەستی
دەمری سەدان زار دەمری دەی تەماشای یوتیوبی کە لەو کەسە دەردەچی تۆزێکی زەعازەوە تا یارێکی ئاسان نییە وەکو ئێلدەر ڕینگ و سۆڵزلای چی نییە کەوا بڵێ ئۆکەی ڕێکە جارە هەیە چۆن خۆت بە قوترکەی بگەڕێەوە ئەو شتانە نییە لێکوانات دەبی ئەو بۆسەی ببڕی اینجا دەچێت پێش و یاریەکە تەنیا بۆسفایتیشە بگمە ئەندەش تێدا یاولاولا بەڵام زیاتر بۆسفایتە بۆزە دوو بۆز هەرێکەشان حرەکەی جیاوازیان هەیە و ئەندێک جاریش هەست بە نەعەدالەتی دەکرد بەڵام بۆیە دەڵێن چکە زۆر گەیمەر هەبوو وتیان ژیر لەسەر قسەی گۆ قسەی بن و قسەی مامە حەمە و قسەی هەندێک یوتیوبەری کە چوونە و یاریان کڕیوە ساعتە یاریەکان بێت پێ نەکرێ و یاریەکان فردا و یەک تەنە پارشمە زر کردە بۆی پێتان دەڵێم ئەو یاریە وەکو یاریەکان دیکەنیە ڕاددەگری ناتایم چێ پێش ئەگەر بێت و لی نەزانێت دەبی تاو حەز لەو زۆر یاریێبی سەو ئەگەر نا یاریی زۆر ناوازێ باتمان ئارکەم شارە ئەم ساڵ بڵاوکرایەوە یاریی ڤیاری باتمان بوو گێمەرێکی زۆر لە جیهانی دڵخۆش کرد نەم کردووە لەبەرەوەی ڤیارم نییە سایلەنت هیل 2 بەڕاستی تاوام نەکردووە کاتم نەبووە و خەتایەکە لە خۆشمە دەبایە بیکەم تاویکەم بەڵام سایلەنت هیل 2 لەو یاریانەیە ئەم ساڵ کەوا دەتوانم بڵێم چانسێکی گەورەی هەبوو خەڵاتی گەورە بەرز بێنێ بەڵام نەیتوانی لەگەڵەوەش گەیمەران و عاشقانی سایلەنت هیل 2 زۆریان بەدڵ بووە و شاید تاخیرنەوە شاگە کەفت بە یاریێکی ترسناکی تاو جیاوازێ ینی ترسناچەکەی وەکو ڕزنیڤڵ و ئەوانە نییە بەڵکو ئاتمۆسفیر و کەشف و هەوا و چیرۆک کە نادیارەکە و مەتەڵەکان و لەگەڵەوەش کەوە کارکتەرەکەی خۆمان پاڵەوانەکەمان ناتوانێت شەڕکەر نییە ناتوانێت وەکو مەسەران لیۆنی ڕزنیڤڵ شەڕی تاو بکە تۆزێک کێشەی هەیە لە بۆ شەڕکردن نەفرێکی ئاساییە و لەگەڵەوەش تراژیدیایەکەی کە تێیدا چیرۆکە کە تێدەگەی چکە من کردومە ڕسان هەڵدوی قەدیم تراژیدیایەکە کە تێدەگەی مەسەلەکە چییە یاریێکەکەوە لەگەڵ دەمێنێتەوە ئیندیانا جۆنز and the Great Circle بەڕاستی منەوە یاریشم تاوا نەکردەوە بەڵام خەریکیمە هەندێک منێ بڕیوە یاریی نوێی ئەکسبۆکس بۆم ساڵ و من کەیفم بە ئیندیانا جۆنسی دێ وەکو فیلمەکان و کەیفم زۆر بەو یاریۆشات لەگەڵەوەش کە گرافیک زۆر جوانە چیرۆکی سەرنجاکێشە بەڵام گەیم پڵی تۆزێک سادەیە بەڵام یارێک بوو کە پێم وایە شاین تاقیکردنەوە یەگەر کەیفت بە یاریەکانی ستایلی ئەنچارتت دێ چکەوە زۆر لە ئەنچارتی دوورە بەڵام لە ستایلی ویە یارێکی خۆش بوو هێل دایڤرس 2 لەما تقریبا کە بڵاو کراوەست یەکسە یاریەکەم کڕی و سێ مانگێک پێوی خەریک و مالتیپلەرەکەی بەڵام لە مێژە نەم کردووە دەبێت دووبارە بچمەوە ناوی کەفت بە یاریە مالتیپلەرەکان دێ ئەو یارانەی کە پێکەوە دەستنە ماپی جیاواز لێ پێکەوە لەگەڵ گەیمرانی دیکان دژی بوونەوەرێک شەڕ دەکەن دواتر دەستنە مەرحەلەیەکی دیکە بەشی وازە ناوازەیەم ئیچکە لە یاری هەر ناوازەکان هەیدیز 2 ئەم ساڵ بڵاوکرێەوە کە بەراخەوە من نەم کردووە بەڵام ڕیڤیوەکانی زۆر باش بوون وەروە یاریشی دیکەی کاپکۆمیش ئەم ساڵ بڵاوکرێەوە کە بەڕاستی حەزم دەکرد بیکەم بەڵام تاوە کەستە نوێرەم خۆلێدان لەبەرەی پێویستی بە سەدان سەعاتە تاوەکو دەست بەوە دەکەی کە چێژەیەکە بکەیت 100 سەعات دەبی یاری بکەی چێژێ دەکەی ئەویش دراگز دۆگمە 2 مهم ئەم یارانە ئەم ساڵ بڵاوکرێنەوە لەسەر ئەوەی کە خراپترین یاریەکانی ئەم ساڵیش چەند یاریەکمان هەیە کە مێتاکریتیک هەڵی بژاردن وەکووە خراپترین یاری ساڵ لەبەرەوەی نمرەکانی پێیدراوە زۆر نزمن دەدانە هەن ژمارەدا مێتل سلاک ئەتاک ریلۆدا من هیچ کام لەو یاران نەکردو تێبان 48 لە سەدی هەیە کە نمرەی زۆر خراپە لولی تونز واکی وۆرلد ئۆف سپۆرتس 47 لە سەدی هەیە ژمارە 8 پۆوت دیفینیتیڤ ئەدیشن 46 لە سەدی هەیە کە کارەساتە یاریێک 36 هەیە ژمارە 7 ترانسفۆرمەرز گەلاکتیک ترایلز 45 هەیە ژمارە 6 یاریەکەی سترێنجەر تینگسە بەشەی VR کە بڵاوکرایەوە 44 هەیە ژمارە 5 جوتسو کایزن کەرسەر کلاش 44 لە سەدی هەیە ژمارە 4 وەکو خراپترین یاری ساڵ فود تڕەک سیمولێتەر 47 هەیە ژمارە 3 هاپی فەنلاند وەکو خراپترین یاری ساڵ 41 هەیە ژمارە 2 دێڤڵ مەی کرای پیک ئۆف کۆمبات کە پێم یاریەکەی مۆبایلی دێڤڵ مەی کرای بوو کە 41 لە سەدی هەیەواتە کارەساتە خۆتانە یاران نەدەن واروا یوتۆپیا ستی 23 لە سەدی هەیە کە پێم ئەو یاریە خۆی کۆنە بەڵام تازە ریڤیو کراوە لە مێتاکریتیک بەڵام 23 لە سەدیان پێداوە 23 لە سەد ئەوە 2024 بوو ئێستاش کاتی ئەوەیەکەوە بیر لە داهاتوو بکەینەوە لە 2025 چی بڵاو دەکرێتەوە لە 2025 کە تۆنێک یاریم بەڵ بژاردون و دەمەوێت با باسییان بکەین سەرتا لە مانجی یەکەوە باراس پێ بکەین لە مانجی یەک یاری داینەستی وۆریەرز ئۆریجن بڵاو دەکرێتەوە لە هەفتەی مانجی یەک کە داینەستی وۆریەرە زۆر بەتان کات خۆی لەوانەیە کردبووتان و هەندێک کەسش لە بینەران زۆر زار لە کۆمنت دەنووسن کەوا زیاتر باسی داینەستی وۆریەر بکەم بەداخەوە من کەسێک دیب لێەوە
حەز دەکەم بمە کەسێک لێەوە هیوادارم ئەو یاریە باش بێت تاوەکو تاکەکەینەوە مهم لە مانجی یەک دانستی وۆریە بڵاو دەکرێتەوە هەر لە مانجی یەک یارێکی نوێی سنایپەر ئیلیتمان هەیە بە ناوی ریزیستنس لە سی مانجی یەکە یاریە بڵاو دەکرێتەوە لە مانجی دوو یاری سیڤیلایزیشن 7 بڵاو دەکرێتەوە لە بەرواری 11 مانجی دوو کە ئەم جارە تاقی دەکەمەوە سیڤیلایزیشن 6 و 5م زۆر بەکەمی کردیە بەڵام لەبەرەوەی ئێستا فێرە یاری سیمولیشنەکان بوومە وەرلد بڵدینگەکان بوویمە سیڤیلایزیشن 7 100% تاقی دەکەمەوە پێشمان دێت سەگین پاسێکە غەڵەتنەوە هەر لە مانجی دوو لە چواردەی مانجی دوو ڕۆژی ڤالنتاین یارێکی نوێی ئەساسن کریدمان هەیە کە شادۆسە ئەساسن کرید شادۆس بڕیار بوو لە 2020 بڵاو کردێت دواخر بۆ 2025 ئێستا دوو مانجی دیکە لە مانجی 2025 یاریەکەمان بڵاو دەکرێتەوە هیوادارم لە ئاستی ئەو هەمووە چاڕوانیە و دواخران و تەرتیباتەبی و هیوادارم بیسۆ بێتەوە سەر ڕێزگەی خۆی سێ یاری توم ڕێدەری کلاسیک 4 و 5 و 6 لە مانجی دوو بڵاو دەکرێنەوە بە ناوی توم ڕێدەر 4 5 6 ریماسترد لە ئەویش هەر لە چواردەی مانگ بڵاو دەکرێت چواردەی دوو بڵاو دەکرێتەوە هەر لە مانجی دوو ئەکسبۆکس یاریی نوێی تایبەتی خۆیان بڵاو دەکەنەوە بە ناوی ئەڤاوت کە ئەو کەسانی پریڤیو بڵەکەیان کردبوو بێتایەکەیان کردبوو ڕیوی زۆر باشیان کرد زۆر باشە باسییان کرد بەس کێشەیەکی هەیە کە لەسەر ئەکسبۆکس سیریەس X و S فرێمە کە بەڕاستی پێویستە 6 فریم 2025 عیبە هیوادارم بتە 6 فریم و چاوەڕوانم چکۆ ئۆبسیدیان دروستی کردیە کەوانە مامۆستانە لە دروستکردنی جیهانی جیاواز یارێکی مۆنستەر هەنتەر وایلدشمان هەیە هەر لە مانجی دوو بڵاو دەکرێتەوە لە 28 مانجی دوو لەسەر تاوای پلتفۆرمەکان بەردەست دەبین وەروە یاریەکەی جۆزیف فاریس سپلیت فیکشن ئەو یاریە کۆواپەی کە شاشە دەبێتە دوو بەش دوو کەس توان یاریەکە بکەن بەشەی کۆواپ کە it takes two ئەوەی ئاوتو ئەوانەی دروست کرد و پێشتر ئێستا یاری نوێیەکەی هێبرای سپلیت فیکشن 100% شاین تاقیکردنەوەیە ئەگەر دوو کەسن حەز دەکەن بیکەن ئاران فۆڵ لە مانجی سێ بڵاو دەکرێتەوە و سپلیت فیکشنی شەرمانی سێ بوو ئاران فۆڵ لە مانجی سێ بڵاو دەکرێتەوە 27 سێ ئاران فۆڵ پێم مابوو زۆر بە ستایلی ئەتۆمیک هارد دەچی ئەو یاریکە پارسەڵ بڵاو بوویەوە بەڵام بە شێوەیەکی جیاواز لەوزار باسی ئەوروپا دەکەم یارێکی نوێی سۆڵزلایتشمان هەیە هەر لە مانجی سێ بە ناوی The First Berserker کەزان کە زۆر باسم کردو لە بەرنامە ستایلی زۆر جوان دیارە بەڵام کێشەکەی منەوەی کە یاریەکە زۆر قورسە و پێویستی بە کاتێکی یەکجار زۆر هەیە تاوەکو دەست بە چێژ وەرگرتم کە لە یاریەکە ئیندیانا جۆنز لە مانجی چوار ئیندیانا جۆنز دەگرێت سۆکڵ دێتە پلەیستیشن 5 کە یاریی ئەکسبۆکسی تایبەت دێتە پلەیستیشن 5 و هەر لە نیوەی دووەمی ئەم ساڵ واتە لە مانجی 4 لە بۆ 6 4 لە بۆ 6 بزدەبێت The Midnight Walk بڵاو دەکرێتەوە Crimson Desert لە کۆتاییەکانی 2024 بڵاو دەکرێتەوە Ark 2 کە چەندە 4 ساڵە 5 ساڵە گەیمەرانی کوردستانی چاڕوانی ئارکی نوێنە ئارک دوینە بڕیارە 2025 بڵاو کردە بەڵام بەروارمانە پێشبینی دەکەم وەکو خۆشم یان لە شەو کەیسێکی بچوکی پلەیستیشن بی لە بیدایەتی ساڵ یانیش لە maybe game over ئەوە سەمەر گەیم فێستی بی لە مان شەشوانە بەروارمان هەبی مهم ئارک 2 هەموو قسەکانە سەوانەکە لە 2025 بڵاو بکرێتەوە ئارک رایدرز بە هەمان شێوە لە مێژە ئارک رایدرزمان نبینیەوە وەکو ترێلەر و گەیم پڵێ و شتی نوێ بڕیار 2025 بڵاو بکرێتەوە کە یارێکی ئۆنلاینە ئەو یاریتان لەوانەیە لە بیربی کەوا لەناو پیاوەکە لەناو مەنجەڵی بە چەکوشەشی دەوێت بەسەر بە هامەرەکی دەوێت بەسەر بەردەکام کەوی جا هەمان ئەو کەسە کە ئەو یاری دروستکرد یارێکی دیکەی دروستکردەوە بە ناوی بیبی ستێپس کە بڕیار 2025 بڵاو بکرێتەوە جا ئەو لەو یاری بیبی ستێپسی تۆ کۆنتترۆلی بیبیەکی دەکەی منداڵەکی دەکەی کە لاشە گەورەیە بەڵام بەعقلە منداڵە تۆ کۆنتترۆلی قاچەکانی دەکەی شقا و بستە پێش و هەندێک شوێنی دەکە زەحمەتە بستە پێش ینی یارێکی سیمولیشنی وۆکینگ سیمولیشنە بەڵام بە شێوەیەکی قورس چاڕوانم بۆردەرلاندز 4 هەر لە 2025 بڵاو دەکرێتەوە بەڵام ئەو یاریانە بەروارمان نییە جارێ بەڵام بۆردەرلاندز 4 بینیمان ترەیلەرمان بینی 2025 بڵاو دەکرێتەوە بڕیارە ئەگەر دوای نەخن سیتی سکایلاین 2 لە 2025 دەبێتە سە پلەیستیشن 5 و ئەکسبۆکس سیریەس کە بڕیار بوو لە 2024 بێتە سە پلەیستیشن 5 و ئەکسبۆکس سیریەس بەڵام هەر ڕازیمە بەڕاستی چاڕوانی سیتی سکایلاین نوێ دەکەم جەماعەتی بلوبەر تیم کە یاری تازە باسم کرد سایلەنت هیل 2 دروست کرد یاری نوێی خۆیان ئاشا کرد کە بڕیارە 2025 بڵاو بکرێتەوە بە ناوی کرۆنۆس The New Dawn کە تای پلەتفۆرمەکان بەردەست دەبی یاریی کامێرێکە سێمی زۆر سەنجا چێژ دیارە
هیوادارم لای ساڕوانەکانمان بی و پلیستیشنیش یاریش خۆی هەیە دو یاری هەیە پێمابی تاوەکەسە دو یاریمان هەیە پلیستیشن تایبەتی خۆی Death Stranding on the Beach کۆجیما یاریە گەورەکەی خۆی لە 2025 بڕیا بڵاو کردەوە بەڵام نازانین کەی باوەڕ ناکەم لە کۆتاییەکانی 2025 بێ بەهۆی GTA 6 لەوانێ لە ناوەڕاست تا پاییز بێ Doom the Dark Ages جەماعەتی بەثێزدای یاریی نوێی دوومیان هەیە بۆ 2025 کە دەستە سەدەکانی ناوەڕاست شیلدت پێە کەپەکت پێ ئەوە عبایەکی ڕەشی پێ وەکو کرێتۆسی نازدارە Elden Ring Night Rain یاریی ئۆنلاینی Elden Ringمان هەیە دەتوانین لە نەفرێک تاوەکو سێ کەس نەفرێکیان سێ کەس پێ کۆلە جیهانەکە بن بە شێوەیەکی ئۆنلاین بێکەوە بۆسەکانە ناو بن وەرا پلیستیشن جەماعەتی Ghost of Tsushima یاریی نوێی خۆیان هەیە سەکەر پانچ بە ناوی Ghost of Yotei کە تاوەکەستنی یەک ترێلەرمان هەیە و زانیاریەکانی لەسەری ئەوەنەکەەوە کارکتەرێکی نوێمان هەیە کە ئافرەتە بە ناوی ناوکەم لەبیر کرد بەڵام لەسەر ناوچەیەکە بە ناوی یۆتەی کە چیایەکی بەناو بانجی لەیە و لەوێش پێکمان وەکو Ghost of Tsushima لەبێر ڕوبەڕووی نەعەدالەتکەران و نادادپەروەری ببیەوە کە 100% ڕۆژیەکەم دەیکەین و بێگومان GTA 6 لە 2025 کە پێویست ناکە باسی GTA 6 بکەم Hell is Us لە 2025 دێت کە Hell is Us زۆر لەسە نازانین وەکو ستایل جوان دیارە وەکو جێبەجێکردن نازانم سەرکەوتو دەبێ یاریە خودنا بەڵام یاریێکی دیکە کە خۆشم چاڕوانی دەکەم Little Nightmares 3 بەش سێمی Little Nightmare یەک و دوی نازدار بوو بەش سێمی شیوادارم وابی یارێکی دیکەش دێم کە من خۆم زۆر چاڕوانی دەکەم Mafia The Old Country مافیا ناوازێ هەموو یاریەکانی مافیا تاوە تەنیا بەش سێم زۆر لایدا بەڵام بەش یەک و دوی بەتابێت ڕیمێکە بەشە نوێکەش ئیتالی گاتفادەری ڤیتۆ کۆرنیۆنی تێدا نەخێر بەڵام وچی ویە بڵێ دەستەوە سلی کارکتەرەکان گرافیک هەموو شتی وەیە هیوادارم یارێکی زۆر ناوازەبی و کانی دیبی خەڵات ساڵ بژین بەڕاست بەو شێوە عاشقی مافیا و جیهانی مافیامان مارڤڵ یارێکی نوێی هەیە لە 2025 بە ناوی مارڤڵ 1933 Rise of Hydra زۆر لە بەرنامە باسم کردووە کاپتن ئەمریکات هەیە لەگەڵ بلاک پانتەری و باسی وەکاندای زۆر تێدایە لەگەڵ پاریسی دوو چیرۆکەتیدا ئەیمی هێنین دروستی دەکە کە دروستکاری یاریەکانی ئەنچارتە ستودیۆشنی دروست کردیە سکایدانس دروستی کرد بۆ سەرۆکیان نازانم شتی بابەتەوە بەس بهیم ئەخۆ یاریەکە دروست دەکە وارەوەها یارەکی پێشووی کۆجیماشمان هەیە کە ڕیمەیک دەکرێتەوە کە کۆجیمە پەیوەندی ئێستا کۆنامی دیکە بەڵام یاری Metal Gear Solid Delta Snake ئیترە کە بەش سێمی یاری Metal Gear کە هەموو جیهان چاڕوانی ئەو یاریە بە تایبەتی گیمەرانی کۆن من قەت نەکردووە بەشی سێمی کلاسیک هیوادارم ئەو بەشە داست چاڕوانی کار کردیتم بەڵام تاوام نەکردی و لە مێژە کردن لە بیرون مایە بەو شێوازەیە لە بیرونە بزەبێت یارێکی نوێی پاکمانمان هەیە بەڵام ناوی پاکمانیان تێ نەکردێت کە پێم وای هەڵەیەکی گەورەیە ئەویش یاری شارۆ لایبرنتە کە 2025 بڕیا بڵاو بکرێتەوە یارێکی نوێی دارک پیکچر ئەنتۆلۆژیشمان هەیە بە ناوی Directive 8020 ئەمجار دەستنە بۆشایی ئاسمان بێگومان هەرچی ڕۆژێ یاریەکە دەستنە بۆشایی ئاسمان The Outer Wilds 2مان هەیە کە بەشی یەکەم سەرکەوتوو بوو دەتوانم بڵێم بەشی دووەمیشی گەورەترە جیهانەکە گەورەترە و چیرۆکی زیاتری تێدایە و وەکو خۆیان دەڵێن ترێلەرەکە بە کۆمیدی باز دەکات چەکی زیاتری تێدایە سیلاحی زیاتری تێدایە مشنی زیاتری تێدایە بەش یەکەمی سنگەستی زۆر باشن ئەو بەڕاستی بەڵام ستایلەکەی سەرنجاکێش بوو بەشی دووەمی بزانین کو دەبێت 2025 دوای یاریش باسی بکەن 2025 کە بڕیار 2025 بڵاو کردەوە یاری The Wolf Among Us بەشی دووەم لەو یاریانەیە کەوا کاتە ترێلەرەکەی هات بەش لە کوردستانیش گەیمەرێکی زۆری بەخۆ سەرقال کرد کە بەڕاستی یەکێکە لە یاریە چاڕوان کراوەکەن هیوادارم لا ساڕوانەکان بێ تقریبا ئەوە 24 باس کرد و کۆتاڵقی 2024 بەرنامە سفرێک ژیریشە بەڕاستی دەمێت چەند شتێکی باسکەم خۆم سپاسی پشتگیریەکانتان دەکەم بۆ بەرنامەی سفرێک ژیری ڕاستە من ڤیدیۆ زۆر بەکەین بڵاو دەکەمەوە هۆکارەکەشی دەسان دەچیە ساعی دوم داریبی بەرنامەیەکی گەورە هەبی لە تەلەڤیزیۆن هەفتانە خەریکی وێن دەربی و بێەوە ماڵێ و ئیشوکار و تەرتیبە ئەوەندە پێڕا دەکەم باوەڕتان هەبێ ئەوەندە پێڕا دەکەم حەز دەکەم هەموو ڕۆژ ڤیدیۆ دروستکەم بەڵام خۆتان نەزانین یوتیوب تەواو تێک چووە وەکو جاران نییە مەسەلەن هەموو جۆرە ڤیدیۆیەک ناڕوە ڤیدیۆیەکیش نەڕوە ناتوانانی بەردەوامی لەسەری تاسی لەسەر ڤیدیۆەکان کرد دەکەم بەڵام سفرێک ژیری زۆرم خۆش دەوێت ئەو بەرنامەیە لەبەرەوەی بەرنامەیەک کردی دەتوانم خۆم بم بەبێ هیچ نوانێک قسەکانم بیرۆکەکانم ئەو شتانی لەم هەفتەیە فێری بووم لە جیهانی ڤیدیۆگەیم زانیمان بە ئێوەی خۆشەویست بدەم ئێوەش لە ڕێگەی کۆمنت و ڤیو و لایکەوە سەپۆرتی بەرنامەکە بکەن و بۆ سونی خۆتان دەرببڕن
هیوادارم 2025 ساڵێکی خۆش بی لە بۆ ڤیددیو گەیم لە بەرەوەی 2024 باش بوو بەڵام باشترین ساڵ نەبوو هیوادارم 25 زۆر باشتر بی و هەوڵش دەدەم یعنی وعد نییە تەنیا هەوڵ دەدەم ڤیددیۆم زیاتر بی بەڵام پێویستم بە بۆ چوونی ئێوەیە حەز دەکەن چ ڤیددیوەک لە شەناڵ ببینن چکە بەڕاستی نامێ ڤیددیوەک دروست کەم خۆم پێمان دیکەم کە سەیری نەکەم حەستانە زۆرە ڤیددیوەکە دروستی بکەم کە پێتان وایە بۆ چەناڵ باشە و خۆشت حەز دەکەی بینەری و زۆرە ڤیددیویانەبی لە کۆمنت بۆ چوونەکان بنووسن ئەکید بندایان خوێنمەوە و چاوتان مازەکەم هیوادارم ساڵێکی خۆشتان بەڕێ کردبی هیواتان بەرزبی بۆ 2025 هەر خەونێکتان هەبێ ئینشاءالله بە بەردەوامی کۆڵنەدان بەدەستی بهێنن چکە دوێنە ڤیددیوەک و ڤیددیو تارێکی نوێشم بڵاو کردەوە بە ناوی بەردەوامی کۆڵنەدان کە خۆم زۆر پێوەماندی کردووە بە مۆنتاژەکەی بە خوێندنەوە و بە نووسین و بەداق و تقریبا نەبەزە ڤیددیویەک دو هەفتەی خیان وڵا دو هەفتەی سێ هەفتەی خیان هەتا بیرۆکەکەم لەواتێت دقیقەم نووسیە خوێندومەتەوە مۆنتاژە زەبەلا هەم کردێکە ئەوهۆمە ڤیددیو کەت تەرتیبات و میوزیکی لۆ هەڵبژێرم هیوادارم بینەری بن بزانم سێ هەفتە بەیەک ڤیددیۆ بمە داش کەستم شەی ناکەم ئەوە ژیانی یوتیوبەری وایە ئەگەر تێشتی جیاواز و ڕاقی دروستکەی کەسەی ناکە خۆش زۆر پێوەمانی کردە بەڵام جێ نادەبێ بخۆم دڵم پێخۆشە لە ژیانی یەکشت میهمە دڵت پێخۆش بوو بیکە دڵت پێخۆش نەبوو بشیکەی ئیسفادە لێ ناکە یاخود هەزار ناری سەرفکەی لاوانە دڵت پێخۆش بی یەک دەفتەری سەرفکەی لاوانە دڵت پێخۆش نەبی بۆی هەزار نارەکە سەرفکەی باشترە شتێک بکە کە دڵت پێخۆش بی ئەیکە جێمەدە چاوتان ماز دەکەم تا ساڵی داهاتوو تا ساڵی نوێ هیوادارم سەرکەوتوو بن و هەمووتانم خۆش دەوێ خوداتان